تا دێ دینار بەرامبەر بە دۆلار بەهای خۆی زیاتر لە دەست دەدات. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 6,000 دینار بەرامبەر بە هەر 100 دۆلارێک دابەزینی بەخۆیەوە بینیوە. شارەزانیش دەڵێن بەشێکی هۆکارەکەی بۆ قۆڕەکاری دەگەڕێتەوە لەلایەن چەند گروپێکی حیزبیەوە لە بەغدا. ئەمە ئەو گروپانە تەلاعوب بەکەن بە دۆلاری ئەمریکی وانەیە لە ڕێی حکوومەتی عێراقیەوە محاسبەی جدیان لەگەڵا ناکرێت. بەڕاستی ئەمە شتێکی زۆر نایاساییە و ناقانونیە. بەڵێ ئیجراتیان لەگەڵا بکرایە دۆلار هیچ کەسێ ناتوانێت بەڕەسمی دۆلار بفرۆشێ لە ناو بانک لە بازارە بیفرۆشێ بە 163,000 ئەگەر لایەنی سیاسی لە گروپانە. ئەو گروپانە لە عێراقەوە سعرەکەی دەرەکەن شەوانە کە دائین 12 شەو بۆ 11 شەو بۆ یەکی شەو ئەمانە دانیشین گروپن. بەڕاستی ئەم سعرانە کە بڵاوەکەن و خەڵک چاواشاکەن بانی هاوڵاتیانی فەقیر ئاگان لە وەسعە نییە کە کات ێزانی ڕسقەکەی فرۆشۆ بە 150. پێشبینی کراوە تا سەرەتای ساڵی نوێ یاریکردنی دۆلار بەردەوامی هەبێت تا ئەو کاتەی بە تەواوی کۆتایی بە هەژمونی دۆلار دێت و عێراق بە فەرمی سەرجەم مامەڵەکانی دەکات بە دینار و لە بانکی ناوەندیش دۆلار بە 132,000 دەدات بە کۆمپانیاکان و مامەڵەی نەقدی نامێنێت. سووری لەسەرەوەی کە جوابێکی واقعیت بەمە باش دەکرێت ئەگەر حکوومەتی عێراقی ڕازگۆ بێ لەگەڵ ئیشوکارەکانی خۆی بانکی ناوەندی بە تایبەتی ڕازگۆ بێ بەهای دینار زۆر بە قوتەوێت دۆلارشکێنێ ئەگەر ڕازگۆ نەبێ وەکو ئێستای لێ چەند محاولی بۆکە دینار ناتوانێت بەهێزکاتەوە ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ ئەو ئیشانەی کێکە ئەو سیستمی کە دایناوە بە دۆلار حواڵە بکە بە 132 بەڵام حواڵەکە هەموو حواڵێک فاتورەی ئەشیاکە گومرجی لەسرە ئەگەر ڕازگۆ بێ لە وەختیا دینار بەهێزە بێ خەڵک بەلای دۆلارە ناچێت بەڵام ئەگەر وەکو ئێستای بینین بۆ نمونە مەسەڵ محەممەد ساڵحی ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراقی هەموو شوێتە سەر تەلەڤیزۆن و کۆمەڵە یاسای بانکی مەرکەزی لە دەستدانی بەهای دینار بەرامبەر دۆلار لە ماوەی 2 ساڵی ڕابردوو پێشبینی کراو نەبووە. دینار هەمیشە لە بەرزی و نزمیدا بووە بۆش خەڵکێکی زۆر ئەوانەی مامەڵەی دۆلار و دینار دەکەن تووشی زیانی گەورەی مادی بوون. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.